لە کاتێکدا زۆرینەی گەلی کورد موسڵمانن، بەڵام کەسانێک بە ئامانج و هێندێک جاریش بۆ خۆ دەرخستن پەنا بۆ سوکاتیکردن بە کەساتیەکان و ڕەمزەکانی موسڵمانان دەبن. بە بڕای بەشێک لە نووسەران ئەو کەسانە ڕەنگە دوو ئامانجیان هەبێت. یەکەم، خۆیان نەیارن بە ئیسلام و بەشێکی دیکەشیان ڕەنگە هان بدرێن بۆ لە بیربردنەوەی کۆمەڵێک بابەتی سیاسی دیکە. ئەم هێرشانەی لێرە لەوێ دەکرێتە سەر ڕەمزە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان و ڕەمزە تاریخیەکان پەیوەندی بە دوو هۆکارەوە هەیە. هۆکارێکیان ئەوەیە کە هەندێک کەس هەر بۆ خۆیان نەیارن بە ئیسلام و ڕەمزە ئیسلامیەکان. بەشێکی لەوەیدایە کە دوور نییە دەسەڵات بشک لەمانە ببسوێنێ بۆ ئەوەی سەرقاڵکردنی سەحوی ئیسلامی، سەرقاڵکردنی شەقام بەم زۆرە جەدەلانەوە بۆی کە پرسی موچە و پرسی گەندەڵی و پرسی ئەم نەشەفافێتە لە هەرێمی کوردستان لە بیری خەڵک بەرنەوە و گەنج و خەڵک سەرقاڵکەن بەم زۆرە بەریەکەوتنانە. بەشێکی دیکە پێیان وایە ئەوانەی سوکاتی بە کەساتی و ڕەمزەکانی ئیسلام دەکەن، کەسانی دۆڕا و دابڕاو لە کۆمەڵگەن و بە بێبوونی هیچ زانیاریەک لەسەر مێژوو خۆیان هەڵدەدەنە نێو بابەتگەلێک کە هیچ لەبارەیەوە نازان و قسەی بازاڕی دەکەن. سوکایەتی دیارە چەکی کەسی بێدەسەڵاتە، چەکی کەسی نەزانە. ئەو کاتە ئەتوان واز لەو سوکایەتیە بن کە شارەزایان هەبێ و بە شێوەیەکی ئەنسافانە ئەگەر هەر ڕەخنەیەکیشیان هەبێ لەو کەسایەتیە بتوان بە شێوەیەکی مۆزوعی بە شێوەیەکی زانستی پشتبەستن بە سەرچاوی مێژوویەوە ئەو ڕەخنەیە بگرن، یعنی بتوانن شتە باشەکان و شتە خراپەکانی کەسایەتەکان باسکەن. بەڵام ئەوان چونکە مەبەستیان ئەوە نییە، مەبەستیان سوکایەتیکردنە، مەبەستیان ئەوەیە کە تەنها زەربەیە بن لەو کەسایەتیە و لە دینەکە خۆی لەبەر ئەوە ناشن بەدوای زانیاریەکان و ئەسڵەن تااقەتیشیان نییە بەدوای زانیاری بگەڕن. هەموو زانیاریەکانیان ئەوەیە من زۆر جار وتومە هەموو قسەی چاخانەیە. لە چاخانە هەندێک قسە و شواکرێ فلان کەس وە فلان کەس فلان کەس سەرکردەوە سەلاحەدین وە نازەم ئەو نییە عومەر کوڕی خەتاب وە ئەو شانە. داوا دەکرێت وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی سزای تون بۆ ئەو کەسانە دابنێت کە سوکاتی بە کەساتی و ڕەمزەکانی ئیسلام دەکەن، لێ نەگەڕێن ئەو کەسە دۆڕاوانە ئەوەی بەدەمیاندا دێت هەڵی بڕێژن و هەستی سەدان هەزار کەسی پێبریندار بکەن. ڕەمیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.